سپاسی هەموو ئەو کەسانە ئەکەم کە هاوکار بوون و بەشدار بوون لەم پرۆسێسە. ڕەنگە گیچکەی بیت یەک قوتابخانە لە چەند هەزار قوتابخانەیەک لە سەراستی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک کە سەیری هەموو گۆی زەوی ئەەکەی، بەڵام هەر قوتابخانەیەک ئێمە باسی 100 200 500 قوتابی ئەەکەین کە هەر یەکێک لەوانە بەیانی سەرکردەیەکە، خاوەن ماڵێکە، بەشێکی گەورەیە لە ناو جوواکێکدا کە ئەتوانیت کاریگەر بیتن تێدا. فهەندی ئێمە بتوانین ئەوڕۆ یارمەتی و خزمەتی ئەم منداڵانە بکەین، بەیانی واقعی ئەم وڵاتەش و جیهانی مرۆڤاتی باشتر لێ دێتن. GIZ ڕاستی بە سپاسەوە یەکێکە لەو منەظەماتانە ماوەیەکە لەگەڵ منەظەمات کار دەکەین، زۆر بە جدی هاتوونەتە ناو ئەو پرۆسە و فەراغاتی زۆر گچکەیان هەڵبژاردیە تا خزمەتێکی گەورە بکەن بۆ ئەوەی واقعی کوردستانی لە وەزعێکدا بەرە وەزعێکی زۆر باشتر بشیتن. ئەم جوهدە بە هاوکاری GIZ بووە، حکوومەتی هەرێمی کوردستان بووە، دەستگای ڕوانگە بووە و هەر کەسێک تاکێک مامۆستاکان ئیدارات پێکەوە فعلا توانیمانە بە موافقاتی ئەوان، بە مبارەکاتی ئەوان، بە فەندی GIZ، بە جوهدی ئەم ئەندازیارانە، بە وجودی ڕوانگە ناو ئەم پرۆسەدا جوهدێکی مشتەرەک بووە تا ئەم سەرکەوتنە بێتەدی.